سڵاوتان لێ بێبینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هەڵمەتی چاندنی نەمام لە کوردستان، نووسینی دروشم دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە کوردستان، تەقینەوە و ئاگرلێکەوتنی چەند ناوەندی ڕژیمی کۆماری ئیسلامی، ناڕەزایەتی خەڵکی ناوچەی نیلکوهی گوڵستان و بەردەوامی مانگرتنی بەندکراوێکی ژن لە زیندانی ئێڤین. هەڵمەتی چاندنی نەمام لە کوردستان. ڕۆژی هەینی 12 گوڵانی 1404 هەتاوی 7 ڕێکخراوەی ژینگەی لە کوردستان لە هەڵمەتێکدا بۆ بەرزگرتنی یادی هەژار عەزیزنژاد چالاکوانی ژینگەی گیانبەخکورد و هەوڵی چاندنی نەمامیان لە گوندی شیوەتوودا. بەپێ راپۆرتەکان ڕێکخراوەکانی پاژینی بانا، ئەنجومەنی سەوزی چیای مەریوان، پارێزوانانی سروشت و ژینبانانی شاری بۆکان، پارێزوانانی سروشتی ژیانی سەوزی سەقز و هەروەها شاخەوانان و چالاکانی ژینگەی ناوچە جیاوازەکانی کوردستان بەشداری ئەم هەڵمەتانە کرد و بە چاندنی نەمام لە گوندی شیوەت و یادیە و ئازیزەیان بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. نووسینی دروشم دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە کوردستان. شەوی شەممە 13 گوڵانی 1404 هەتاوی ئازادی خوازان و چالاکوانان لە گوندی گەزگەسک سەربەشاری پیرانشار دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی دروشمیان نووسی و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو ڕژیمە بوون. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە لاوانی شۆڕشگر لە گوندی گەزگەسک بە نووسینی دروشم خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو ڕژیمە بوون و نیشانیاندا کە ئاوات و ئامانجی هەموو ئازادی خوازان لە ئێران و کوردستان ڕوخانی کۆماری ئیسلامی و وەدیهاتنی کۆمەڵگایەکی یەکسان و ئازادە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا هاوکات لەگەڵ بەڕێوەچوون و دانستانەکانی نێوان ئامریکا و ئێران سەرەڕای ئەگەری ڕێکۆتنی نێوان ئەو دوو دەوڵەتە خەڵک بە چالاکەکە ببورن خەڵک بە چالاکی جۆراوجور لەوانە نووسینی دروشم لەسەر دیوارەکان خوازیاری یەکڕێزی لە خەبات و تێکۆشان دژ بەو ڕژیمە بوون و دووپاتیان کردەوە کە تەنیا بەهێز و ئێرادەی جەماوەر بۆ وەدیهاتنی ئاواتەکانیان پشت ئەستورن. دەست بەسەرکردنی هاوڵاتیکی خەڵکی بۆکان. ڕۆژی شەممە 13 گوڵانی 1404 هەتاوی هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان بەهۆی بەشداری میوانەکان لە زەماوەندی کوڕەکەیدا بە جلوبەرگی کوردی و بێ حیجابی ئیجباری دەست بەسەر کرا. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم هاوڵاتیە بە ناسناوی ئیبراهیم مەردانی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات شاری بۆکان بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە ئەمنیەتیە کراوە. جێگای ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا بەدەیان هاوڵاتی شارە جیاوازەکانی کوردستان بەهۆی لەبەرکردنی جلوبەرگی کوردی و ڕەچاو نەگرتنی حیجابی ئیجباری لەلایەن ژنان لەلایەن ئیتلاعات و هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراون. تەقینەوە و ئاگرلێکەوتنی چەند ناوەندی ڕژیمی کۆماری ئیسلامی. شەوی شەممە 13 گوڵانی 1404 هەتاوی لە چەند ناوچەی شارستانی کەرەج و نەزەر ئاباد سەر بە پارێزگای ئەلبۆرز چەند ناوەندێکی ڕژیمی کۆماری ئیسلامی تەقیەوە و ئاگریان لێکەوتەوە. لە شارستانی نەزر ئاباد ناوەندێکی نظامی نهێنی ڕژیم بە شێوازێکی گومانازی ئاوی تەقیەوە و ئاگری کرد. هەروەها وزەخانەی قایم لە شارستانی کەرەج تەقیەوە کە بوو بەهۆی پچڕانی کارەبای ئەو ناوچەیە. هاوکات لە ناوچەی ماهدەشتی کەرەج چەند شوێنێکی دیکە ئاگریان لێکەوت کە هێشتا زانیاریەک سەبارەت بە هۆکارەکانی لە بەردەستانیە. جێگای ئاماژەیە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی شاردنەوەی ئەم کارە ساتانە هۆکارەکەی بوومە لەرزە ڕاگەیاندووە. بەڵام هەندێک راپۆرت باس لە تەقەی پەدافەندەکانی ئاسمانی حکوومەت و هەروەها فڕینی فڕۆکەی شەڕ لەسەر ئاسمانی تاران دەکەن. خراپی دۆخی ژیانی کرێکارانی بەلوچ لە عەسەلویە. بەپێی راپۆرتی حاڵوەش کرێکارانی بەلوچ بە هیوای دۆزینەوەی پیشەیی هەمیشەیی یان کاتی بۆ شاری عەسەلویە کۆچیان کردووە. بەڵام ئێستا کرێکاران لە دۆخێکی خراپدا دەژین و لە ژێرگوشاری ئابووریدان. بە وتەی کرێکارانی ناڕازی سەرەڕای گرانبوون و بەرزبوونەوەی ڕێژەی خواردن و کرێخان و لەو شارە
تەنانەت دەرفەت بۆ دۆزینەوەی پیشەیەک کە داهاتێکی گونجاوی هەبێت نییە و تووشی کیشەی مەعیشەتی بوون. جێگای ئاماژەیە خەڵکی پارێزگای بەلوچستان بەهۆی هەژاری و جیاکاری سیستماتیک، نەبوونی دەرفەتی پیشەیی و نەدۆزینەوەیەکە لە شارەکانی دیکە ناچار ڕوو لە کاری سوختبەری دەکەن کە بۆ هۆیەوە تا ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەلایەن ڕژیمەوە کوژراون یان بریندار و کەمەندام کراون. ناڕزایەتی خەڵکی گوندەکانی خان میرزایی چوارمەحال و بەختیاری. ڕۆژی شەممە 13 گوڵانی 1404 هەتاوی خەڵکی 5 گوندی سەر بە شارستانی خان میرزایی چوارمەحال و بەختیاری دژ بە چالاکی کانگەکان و زیانگەیاندن بە سروشتی ئەو پارێزگایە لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە. ناڕازیان کە لە گوندەکانی باغ بێهزاد، سولحچین، بابا مەنسوور، قەلعچێ و دێهنورباغ بەشداری کۆبوونەوەکە بوون، ئاماژەیان بەوە کرد بەهۆی بەردەوامی پێدانی مۆڵەت بۆ دامەزراندنی کانگە و بەرشکێنەکان سروشتی ئەو پارێزگایە تووشی کێشە کراوە و زۆربەی ئەو ژینگەیە بەرەو لە ناوچوون دەچێت. بەشداربووان بە بەدەستەوەگرتنی پلاکارت و وتنەوەی دروشم، خوازیاری هەڵوەشاندنەوەی مۆڵەتی کانگاکان و ڕێگری لە چالاکیەکان بوون. ناڕزایەتی خەڵکی ناوچەی نیلکوهی گوڵستان. ڕۆژی شەممە 13 گوڵانی 1404 هەتاوی خەڵکی ناوچەی نیلکوه سەر بە پارێزگای گوڵستان دژ بە تەقینەوە و چالاکیەکانی کارخانەی سیمانی تەلستان کۆبوونەوە و خوازیاری کۆتایی هێنان بە چالاکیەکانی ئەو کارخانە بوون. بەشداربووان ئاماژەیان بەوە کرد کە بەهۆی ڕوودانی تەقینەوەی بەردەوام لە شوێنی چالاکی ئەو کارخانەیە بۆ بەرهەمهێنانی سیمان خەڵک تووشی کێشە بوون. خانووەکانیان زیانی بینیوە و منداڵەکانیان ئەترسن. ناڕازیان خوازیاری کۆتایی هاتنی چالاکیەکانی ئەو کارخانەیە و هەروەها پێنەدانی مۆڵەت بە قازانجخوازان بوون. کوژران و برینداربوونی 3 سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 12 گوڵانی 1404 هەتاوی 2 سوختبەری بەلوچ بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم لە ناوچەی سیلیک سەر بە پارێزگای هۆنبزگان گیانیان لەدەستا و کەسێکی دیکەش بە سەختی بریندار کرا. بەپێی راپۆرتەکان هێزەکانی دەریای ڕژیم لەو ناوچەیە بەبێ ئاگاداری و بە شێوەی ڕاستەوخۆ تەقەیان لە بەلەمێکی سوختبەرانی بەلوچ کرد کە بەهۆیەوە 2 سوختبەر بە ناوەکانی محەممەد خودابەخشی تەمەەن 32 ساڵ، زەید مەلاحی تەمەەن 24 ساڵ گیانیان لەدەستا. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا هاوڵاتیانی بەلوچ کە بەهۆی ناچاریەوە ڕوو لە پیشەی سوختبەری دەکەن بارەها لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کراونەتە ئامانج و کۆمەڵێکی زۆر لە سوختبەران گیانیان لەدەستاوە. بەردەوامی مانگرتنی بەندکراوێکی ژن لە زیندانی ئێڤین. حورا نیکبەخت بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین سرە ڕایخراپی دۆخی تەندروستی و تێپەڕبوونی زۆرتر لە 10 ڕۆژ بەسەر مانگرتنیدا لە مانگرتن بەردەوامە. ناوبراو مامۆستای زانکۆ هەروەها چالاکی مافی ژنانە کە لە زیندانەکانی ڕژیمدا تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. ئەو چالاکوانە سیاسیە سرە ڕایخراپی دۆخی تەندروستی و کەمکردنی 10 کیلۆ کێش دژ بە بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان و هەروەها دۆخی خراپی زیندانیان لە بەندیخانەکانی ڕژیمی لە خواردن گرت و ڕایگەیان کە لە ڕۆژانی داهاتوودا بەردەوامی بە مانگرتن لە خواردنی تەڕ و وشک ئەدات. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.